لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 66 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمە بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فجعلناها نكالا لما بين يديها وما خلفها وموعظة للمتقين. دیارە ئەو ئاەتە عیلاقەی بە ئاەت پێشترێ هەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە پێش ئەو ئاەتە باسی ئەوەی کرد کە کەسانێک لە بەنی ئیسرائیل کەوا بە ئەسحاب السەبت مەشهورن کە وەکو باسمان کرد لەوانە ڕابردوو لە دوای ئەوەی کەوا حیلەیان کرد، حیلەیان لە شەرعی خوای گەورە کرد کە بەڕاستی هەر کەسێک بە خەیاڵی دابێ حیلە لە شەرعی خوای گەورە بکە با لەوەی بترسێتن کە فعلا ئەو عاقبەتەی بەسەر بێ والعیاذ بالله. ئەگەر ئەو عاقبەتەش بەسەر نێ مهم جەریمەیەکی زۆر گەورەیە خوای گەورە قبولی ناکاتن. لەبەرەوەی بەڕاستی لە ئیسلامدا تەعامل لەگەڵ خوایە سوبحانەهو وتەعالا. بەڕێ لەوانەیە کەسێک بتوانیتن هەموو خەڵکی بە هەڵخەڵەتێنی، بەڵام چ لەگە خوای دەکەی سوبحانەهو وتەعالا کە عالمی غەیب و شەهادەیە، عالمی غەیب و شەهادەیە. کەواتە بەڕاستی ئەسڵ وایە کە ئێمە بە ئیخلاص لە بۆ خوا سوبحانەهو وتەعالا بسڵحین، ظاهر و باتینمان یەک بیتن، هەوڵ بدەین بەو شێوەیە کە خوا دەوێت ئەوها بکەین بەلای ڕاست و چەپ بە هیچ شێوەیەک خواری نەکەینەوە. خوای گەورە کوی دەوێت ئەوها بکەین ئەگەر نا بەڕاستی بترسێن لەو عاقبەتێک کە خوای گەورە بەسەر بە کۆمەڵێک لە بەنی ئیسرائیلی هێنا. ئەوە دەفەرمی کاتێکەوە ئەوانە لە دوای ئەوەی کەوا بەو شێوەی تەعاملیان لەگە شەریعەتی خوای گەورە کردو لەگە فەرمانی خوای گەورە کردو، خوای گەورەش ئەوانی کردن بە مەیمون خاسئین بە زەلیلیش، ئەوجا مەیمونێکی زەلیل سبحان الله دەفەرمی فەجعلناها نەکالا لما بین یدیها وما خلفها. ئەوانمان کردنە نەکال. نەکال چییە؟ واتە ئەوانمان کردنە پەند لە بۆ غەیری خۆیان. پەند نەکال ئەو عەزابەیە کەوا بەسەر کەسێک دێتن دەبیتە مایەی ئەوەی کەوا جارێشکە ئەو کارە نەکاتەوە، جارێشکە ئەو کار نەکاتەوە. ئەوجا خوای گەورە نەکە لە بۆوان، بەڵکو لە بۆ غەیری وانیش بووە پەندێکی وا کەوا ئەو شتە نەکەن. ئاگادار بن، ئاگادار بن. نەکالن لما بین یدیها وما خلفها. لما بین یدیها واتە ئەو دەوروبەرەی کەوا یاخود ئەو کەسانەی کەوا معاسری وان بوون لە زمانی ئەواندا دەژیان کە دیتیان ئەوان چیان بەسەر هات با بگەڕێنەوە، فکر لەوەی نەکەنەوە شتێک چوان بکەن. وما خلفها ئەوەی لە پاشی وانیش دێ هەتا ڕۆژی قیامەت کە خوای گەورە لەمان دەژێڕێتەوە پند و ئامۆژگاری وەربگرین. کەواتە وەکو گوتمان لە بۆ ئێمەش و هەتا ڕۆژی قیامەت پێویستە پند و ئامۆژگاری وەربگرین. ئەکوفارکم خەیڕ من ئولائیکم ئەم لەکم بەڕاءەتون فی الزبر. چێ زەمانەتی ئەوەی دایتەمەکەوە هەر کەسێک وەکووان بکە وەکووانی بەسەردانەیە. خۆ ئەگەر وەکووانیشی بەسەردانێ ئەدی غەزەبی خوای گەورە لە قیامەتێ چی لێ دەکەی؟ کەواتە ئاگادار بین، بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەین حیلە لە شەرع بکەین. لەبەرەوەی حیلە لە شەرع ناکرێ، لەبەرەوەی خوا سوبحانەهو وتەعالا خاوەنی ئەو شەرعەیە. خوای گەورەش حیلە قبول ناکاتن. ئەگەر لەگە بەشەریش پێ دەکرد بەڵام باش بزانین کەوا لەگەڵ خوا پێمان ناکرێ. لۆیە خوای گەورە فەرمێ کردمان بە پەندێک لە بۆ ئەوانەی لە دەوروبەر و لەو زمانەی خۆیان دەژیان، لە بۆ ئەوانەی کەوا لە دوای ئەوانیش دێن هەتا ڕۆژی قیامەتێ. وموعظة للمتقين. و هەروەها ئامۆژگاریە، پند و ئامۆژگاری کەسانێک لێی وەردەگرن کەوا متقین. وموعظة للمتقين کەواتە ئەوەی پند و ئامۆژگاری لێوان وەربگری کەسانێکی متقیە. ئەوەی لێیان وەرنەگری بەڕاستی متقی نییە. ئەوەی پند و ئامۆژگاری لەوان و لە ئاەتەکانی قورئان وەربگری کەسێکی متقیە. ئەوەی لێی وەرنەگری بەڕاستی ئەوە دیارە خەلەل لە تەخوای هەیە. وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة. لێرەدا خوای گەورە باز لە بابەتێک کە دەکا عینی لە باسی بەنی ئیسرائیل کاتێکەوە موسى عليه الصلاة والسلام بە قەومەکەی دەفەرمی الله سبحانه وتعالى بالتأكيد فەرمانتان پێ دەکا کەوا چێلێک سەر ببڕن. دیارە ئەوە بابەتێکە هەر ئەوسڵان ئەو سوورەتەش کەوا پێ دەگوت سوورەت البەقەرە لەو بەقەڕەی هاتێ. کەواتە خۆشەویستان هەروەکم بلا حەزەیەک یعنی زۆر جان دەبیستی فلانە کەس دەڵێتن سوورەتی بەقەرە. غەڵەتە.
بەقەرە واتە هەر چێڵێک نا سوورەتی ئەلبەقەرە واتە ئەو چێڵە دیاریکراوی کە لە قورئاندا باسی کرایە پێویستە ئاگادار بین ئەلبەقەرە فەرقی هەیە لەگە بەقەڕێ کەواتە سوورەتی ئەلبەقەرەش ناوی لێنرا ئەلبەقەرە ئەو سوورەتە لەبەر ئەو حادیسەی کەوا تێیدا زۆر مەشهورە کە حادیسەیە کە بەخۆی ڕوویدایە بەڵام خوای گەور کە دەیجێڕێت و لەمان دەکاتە دوو حادیسە یعنی ئەوە شەکل لە بەلاغەتەکانی قورئان پیرۆزە حادیسەیە کە ڕوویدایە بەڵام خوای گەور دەکاتە دوو حادیسە کە خولاسە و پوختەکەی ئەوەیە کە لە بەنی ئیسرائیل کەسێک دەکوژرێ ئەوجا با بڵێن زۆر شتی لەسرە لە ئیسرائیلیات بەڵام ئێمە پێویستمان پێ نییە مهم ئەو لە ئاەتکان چەند باس کرا ئێمەش زیاتر ئەوەندە باس بکەین کەسێک دەکوژرێ لە بەنی ئیسرائیل وەک خۆی گەور دواتر باز دەکەن فەدارەتون فیها ئیتر دیارە هەر یەکە و دەیخاتە پاڵ ئەوەی تریان یعنی هەر یەکە و لە خۆی دەفعی دەکا و دەیخاتە پاڵ ئەوەی تریان ئیتر هیچ پێیان حەل نابی نەتیجە دێنە لای موسا عەلەیهی سەڵات وسەلام کە قەزیەکی وا ڕوویدایە دەمانەوێت و حەل و فەسڵێکمان لەبیر بکەین چێ ئەو کەسەی کوشتیە ئیتر موساش عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەرێکی خوا سوبحانە وتەعالا لەخوا دەپاڕێتەوە خوای گەورەش موعجزەیەکیان نیشاندا لە خلالی ئەو موعجزەیە لەوەیان بەدیار دەکەوی کەوا قاتیلەکە چێیە کەواتە ئەو پوختەی قسەکە بەڵام خوای گەورە ئەو هەروەمان ناجێڕتەوە خوای گەورە دەکاتە دوو قسە یەکەم قسە ئەوەیە کە خوای گەورە فەرمانیان پێ دەکات چێڵێک بکوژنەوە لە نەتیجەی ئەو چێڵەدا کە کۆتایی پێدە قەزیەکە ئەوان موقفیان چی و چ دەکەن چ ناکەن کە تێدا ئێستا باسی دەکەن ئینشاءالله ئەوجا لە دواتر دەفەرمی قسەی دووەم ئەوەیە کەوا لە نەتیجەی ئەو چێڵ ئەوە بەدیار دەکەوی کەوا چی ئەو چێڵەی کوشتیە ئەوجا تەماشای موقفی بەنی ئیسرائیل بکەین وەکو گوتمان ئەوە هەمووی پند و ئامۆژگاری وەدەجێت کە بەڕاستی پێویست ناکە ئێمە وەکووان بکەین تاوەکو وەکووانمان بەسەر نێ موسا عەلەیهی سەڵات وسەلام پێیان دەفەرمی ئین الله سبحانه وتعالى فەرمانتان پێ دەکات کەوا چێڵێک بکوژنەوە کەواتە قسەی من نییە بەڵکو فەرمانی خوایە سبحانه وتعالى لۆ پێیان دەفەرمی ئین الله لەبەرەوەی قەومەکەی دەناسی و هەروەها پند و ئامۆژگاری ئەوش لێ وەردەگیرێتەوە ئێمە کاتێکەوە شتێک لە دینی خوا بەیان دەکەین لە بۆ خەڵکی بڵێن ئەوە فەرمانی خوایە کاکەوە ڕەئی من نییە بەڕاستی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام مبەلیغن لای خوای گەورە شوێن کەوتەی پێغەمبەران پێویست هەر مبەلیغ بن کەسێک نییە ساحێبی دین بی بە کەیفی خۆی بڵێ ئەمن وا دەڵێم و ئەمن وا دەکەم نا خوا وا دەفەرمی سبحانه وتعالى خوا وا دەفەرمی ئین الله یەأمرکم ئەن تەذبحوا بەقەرە خوای گەورە فەرمانتان پێ دەکات چێڵێک بکوژن ئەو فەرمانی خوایە ئەوجا ئەگەر عیلاقەی بە با بڵێن کە دواتریش باز دەکات لەوەی عیلاقەی بە مەسەلەی کەشفکردنی قاتیلەکەی هەیە ئەگەر عیلاقەی بەوەش نەبی خوایە سبحانه وتعالى فەرمانمان پێ دەکات ئێمەش عەبدین پێویستە جێبەجێ بکەین خوا فەرمانتان پێ دەکات سبحانه وتعالى کەوا چێڵێک سەر ببڕن ئەن تەذبحوا بەقەرە بە نەکیرە هاتێ واتە هەر چێڵێک سەر ببڕن هەر چێڵێک سەر ببڕن ئەوەی ئەتیادی بەڵام ئایا ئەوان فعلەن وا دەکەن بەڵام وانییە موقفیان وانییە مسلمانێکی وانین تەسلیمی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بن ئەگەر نا زۆر بە ئاسانی هەر چێڵێک سەر ببڕن فەرمانی خوا جێبەجێ دەبی سبحانه وتعالى ئەوەی لێتان داواکرا جێبەجێ بەڵام ئەوان ئەسڵەن یەکەم جار شەک و گومانیان بەرامبەر بە موسا هەیە عەلەیهی سەڵات وسەلام ئایا دەبی ئەو فەرمانی خوا بی دووەم جار ئەو چێڵەی کە خوا دەیەوێت چ چێڵێکە تەماشاکە چەندین پرسیار دەکەن ئەوجا لە دوای ئەوە کەواتە بەڕاستی ئەوە طەبیعەتێکی خراپی بەنی ئیسرائیل بووە ئین الله یەأمرکم ئەن تەذبحوا بەقەرە چ دەڵێن یەکەم هەڵوێستیان لەزیاتر بڵێن سەمعنا وەئەطەعنا بچت چێڵێک بین و سەر ببڕن کە خوای گەورە فەرمانی کردیە یعنی ئەگەر هیچ حیکمەتی نەزان مادام خوا دەفەرمی دەبی جێبەجێ بکەن قالوا ئەتەتەخیذونا هوزوا بە موسایان گۆ عەلەیهی سەڵات وسەلام ئایا ئەتوو گاڵتەمان پێ دەکەی سبحان الله يعني أصلا أو تسأدبك برامبر ببيغمبري خوا عليه الصلاة والسلام باش أهم معجزات تان سردستي أو بيغمبر ديتيا كليم الرحمن بيغمبر ليدا وشيته قال تبخل تشبكا بتشيش بناوي خوا والعياذ بالله مسلمان يجنابي أوشتبكا كو بيغمبر ديكا أقوالوا أتتخذنا هزوا أو نك هر قال تما بيرك أتتخذنا هزوا وكل بعربي دلي أي تتخذنا محل استهزاء آيات دقي إما قال تزارين أتو قال تما بيبك يعني إما يهندينا بس قال تما بيبكري نالي يعني يقدر قال تما بيدكي تكا قربلي قال تما أتستهزئ بنا واتا يقدر قال تما بي بلام ده أتتخذنا هزوا واتا مهر بخو من زيجاي أوينا ببردوامي قال تما بيبكري أما قال تزارين سبحان الله قال أتتخذنا هزوا قال أعوذ بالله أن أكون من الجاهلين موسى عليه الصلاة والسلام فرمي پنا بخوا
بێمە ڕیزی جاهیلان. جاهل أعوذ بالله أن أكون من الجاهلين وكزانا دفن ليردا بمعنى سفيه دي سفيه واتأو كسي لا يحسن التصرف كسي كم وكرت كسي جمجا عكسي رشيدة عكسي راشد أو يحسن التصرف إيشو كاركان لزي خويتي برام سفيه أو كسي كوا لا يحسن التصرف أعوذ بالله أن أكون من الجاهلين فنا بخوا بمن ريزي كساني جمجا كوا قال طبخل بكم بتشيش بناي خوا والعياذ بالله. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي. سبحان الله. باش استاقيشنا قناعات كوا فرمان خوايا موسى عليه الصلاة والسلام حاشاه قالتان بيناك ادي باشا جيب كان تيالك بينو هر تيالك بي سري ببرنو فرمان خوا جيب كان نا بوندي رانا أصلا ادعو لنا ربك تمشاك حتى يعني وكل آيات كان بيشتريش خواهي قوله باسكر بو صيغي كأوان بوش شوي مخاطبة لقى موسى كان ادعو لنا ربك دي موسى عليه الصلاة والسلام أتو داوا لپروردگاري خود بك أدي باش پروردگاري نقونيا قال لنا أنا أدعو الله سبحانه وتعالى قال لنا أدعو لنا ربنا نا أدعو لنا ربك پروردگاري خود دعاء لپروردگاري خود بكان اوش براستي او بربي ادبيه برامبر بپیغمبري خو برامبر بخوا سبحانه وتعالى وكانما خواي اوانيا ادعو لنا ربك يبين لنا ما هي بالو من بيان بكاتن تمني كو او تسيله يعني سبحان الله كاتك وفرمانك دي بيوزناك اما او هليب كولينوا يعني سبحان الله بداخل لا مسلمانانش ايوا هي بوشوي يعني داوي وكو كردوا دي قريبني دربيني اخر اجشتك بيوز بك بلى يعني ليكولنوا لا علم لا علوم الشرعيه لا غير علوم الشرعيه تاوكو بقي نتيجه شي باش زور تاكا بلام لا فرمان كان خوي جورا لا نواهي كان خوي جورا اوي كوا لحدودي نصكيه لكني بوستو تجاوز مكا پیغمبر صلى الله عليه وسلم كاتك اصحاب دفرميتن خوان لي راضي بيتن خوي جورا حزي لسرتان فرس كده يك لي وندر ضلتن يا رسول الله هم صالح پیغمبر صلى الله عليه وسلم مناداته ديسا يا رسول الله هم صالح پیغمبر صلى الله عليه وسلم اگر بلين بلي هم صالح سرتان فرض دبي دي باشا يعني خوي جورا فرميت حزب كان واتا يكزار لهم عمرتان لو عند برسيار دكي لا تسالوا عن اشياء تبدا لكم تسؤكم كواتب راستي يعني بتايبتي ما مستعاني بريز حريق استا لي ببرسي بلا فلانه يعني لفلانه ما مستعات سن برسياري عجيب وغريب اللي ذكري در بارشته كهيت بيوستت بينيا در بارشته كهيت بيوستت بيني يعني زور سيره تيشت بفلانشت فلانشت هي خوي جور فرمان بس كردي ولا حدودي والراب واستو زيبك خوي جور تسي قد كردي لو حدودي الرا واستو خوتي لو دور بي اخو لا دي بستناور دكاريشتك كبهيش شوك بيوزناك براسو طبيعه بني اسرائيل بيوست اما خوما لي باريزين عبدي كوابتواتي بنداتي لبخواب سبحانه وتعالى عند لشتان نابيتي توا بتايبتي لأوامر ونواهي فرماني خوا سرتاو سرسر زي بزيدك متوا نخير تمشاكا لو من بيان بك با تمني كو بزانين تمني او تسيلكوا قال انه يقول طبعا موسى عليه الصلاه والسلام دعوا لاخوي يقول لك اخوي يقول لبوي بيان دكا موساش لبوي بيان دكا عليه الصلاه والسلام انه يقول الله سبحانه وتعالى ده فرمي إنها بقرة لا فارض ولا بكر عوان بين ذلك لا فارض ولا بكر كواتا للاني تمنوا نا فارضة واتنا تمنا زور تمني هي زور بصالة ذات سوا نا بكريشة بكر بابلين بامتير تازة سرتاي بابلين تمني بيتن بكردوار خوان بين منجيم بي كهشتا بابلين لا حرج في بيان الدين هشتا بيش شويك جان زيشي نكوتيتو هزجيشي نكرديا او بكر كواتا للاين تمنوا با مانجاش بتمنى بي ولا بكرج با او هاش نبي مينجين بي كوا زور جنز بي نا عوان بين ذلك تمني ما مناوندي انت مشاكه تمني ما مناوندي لا تمن او التمنى كيتي او زادي سام موسى عليه الصلاه والسلام فافعلوا ما تؤمرون موسى ده الناسي دزاني هشتا برسيادي كشف دواداده دفرمي لير دا بيبرينوا او هيك امرتان بيكرا انزامي دن كوتاي بيبينن او دلشتان ما بيسنوا اگر هر سيلكتان سر ببريبا دبو برام استا وايد هات عمركي تحديك دبي الا ما مناون دبي
دەی بەسە لێرەدا بیبڕێنەوە فەفعلوا ما تؤمرون ئەوەی کە فەرمانتان پێکرا جێبەجێ بکەن بەڵام ئەوان جێبەجێ دەکەن نەخێر چەندین پرسیاری دیکە دەکەن بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خی گەورە لەوانەی داهاتوو دەینەوە خزمەتەوە ئاەتانە و باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون